بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. لشرح كتاب الدرر البهية في المسائل الفقهية للإمام الشوكاني جيشتنا كتاب الهبات. كتاب الهبات طبعا بيشتر باسي هدية ودياري مع كيرت كإمام الشوكاني أفرمي هدية ودياري بخشين يان ورقرتن شتيكي خۆشەویستە لە نێوە خەڵکیدا و لە شەرعدا ڕێگە پێدراوە هەم هەدیە ببەخشیت هەم هەدیە وەربگریت حتا لە نێوان موسڵمان و کافریشدا و دروست نییە پاشگەز بیتەوە لە بەخشینی هەدیەکەت و کاتێ هەدیەیەک ئەبەخشیت بە ئەولادەکانت پێویستە یەکسانی بکەیت لە نێوانیاندا ئللا مەگەر عودرێکی شەرعی هەبێ بۆ ئەوەی ئەولادێکت لەوی تریان زیاتری پێ ببەخشیت و ڕەتکردنەوەی هەدیە دیاری باش نییە ئەگەر عودرێکی شەرعی نەبێت. ئەفەرمی کتاب الهبات لێرەدا ئیمامی شەوکانی باسی بەخشینەکانمان بۆ ئەکات باسی بەخشینەکانمان بۆ ئەکات. طبعا لێرە ئەفەرمێ إن كانت بغير عوض فلها حكم الهدية في جميع ما سلف. هبة وتبخشينكان شتك أبخشيت یان بەبەخشی شتێک وەرئەگریت ئیمامی شەوکانی ئەیکا بە دوو باشەوە ئەفەرمی إن كانت بغير عوض إن كانت الهبة ئەفەرمی ئەو دیە بەخشیەی کەوا وەری ئەگریت پارچە زەویەکت پێ ئەدەن پارچە زەویەک ئەبەخشی خانووەکەت ئەبەخشی باخەکەت ئەبەخشیت ئەی بەخشی بە کەسێک کە هەندێک جار لەوانەیە نزیکیشت نەبێ و ئەولادی خۆشت نەبێ کە پێیان ئەبەخشی ئەفەرمی ئەگەر بغیری عیوەض بێ لە مقابلی پارە و شتومەکە نەبێت حکمی هەدیەی هەیە لەسەر جەم ئەو حکمە شەرعیانەی کە دەربارەی هەدیە باسمان کرد. واتە ئەگەر کەسێک پارچە زەویەکی پێبەخشیتیت پێی بەخشیت فەرمووی ئەم پارچە زەویە بۆ خۆت ئەگەر لە مقابلە داوای شتێکی لێ نەکردی یان بە پارە پێی نەدای حکمی هەدیەی هەیە دروستە وەری بگریت و پاداشتی خاوانەکەی بدەیتەوە حتا ئەگەر کافرێکی شەتوانی لێی وەربگریت و حرامە ئەگەر بەخشیت ئەم هەدیەیە لی پەشگەز بیتەوە و کاتێک ئەم بەخشینانە بۆ نمونە باوچێک خاوەنی چەند کوڕ و کچێکە ناتوانێت پارچە زەویە ببەخشێ بە کوڕێکی کوڕەکان و کچەکانی تری لێ بەش بکات و کاتێک بەخشینێکت پێ ئەدرێت ئەم بەخشینە ئەگەر مانعێکی شەرعی نەبێ مەکروه ڕەتی بکەیتەوە. مەبەستم بەخشین ئەو بەخششە نییەکەوە هەندێک جار فیتەرەکان دوکاندارەکان شتومەکەکەت بۆ چاکەکان شتومەکەکەت پێ ئەفرۆشن حەقی خۆیانە کرێکار و کارمەندەکان بۆت بخەن ناو سەیارەکە بەو شێوەیە سیارەکە بۆ چا بکەن لە دوای ئەوەی وەستاکە پارەی خۆی لێ ئەسەنێت داوای بەخشی ئەکەن ئەمەیان ناڵێم. ئەو بەخشیکەوە ئینسانێک بە لە دڵ دەرچوون بە پێخۆشبوون و ڕەزامەندی خۆی ئەی بەخشێ بە تۆ ئەمیان ئەگەر بەبێ مقابل بێ حکمی هەدیە و دیاری هەیە لە شەرع وەکو هەدیە و دیاری مامەڵی لەگەڵدا ئەکرێت. وإن كانت بعوض فهي بيع ولها حكمه. أما جوري دوميان بخشينكانا أفرمي أجر بعوضك بو فرمي أم بارچە زەویەت پێ ئەدەم لە مقابلە 100,000 دینارم پێ ببەخشیت ئەم مۆبایلت پێ ئەبەخشم لە مقابلی ئەوەی کەوا ئەو شتم پێ ببەخشی ئەفەرمێ حکمی کڕین و فرۆشتنی هەیە حکمی کڕین و فرۆشتنی هەیە. حکمی کڕین و فرۆشتنیش باسمان کرد چه جۆرە کڕین و فرۆشتنێک دروستە کامیان نادروستە کامیان ڕیبایە ڕێگەی پێ نەدراوە و کامیان حەڵاڵ و دروستە و ڕێگە پێدراوە. پارچە ئاڵتونێکی پێ ئەبەخشێ نابێ بڵێ لە مقابلی ئەوە یا 100,000 دینارم بدەرێ ئەگەر وەکو هەدیە بێ و مقابل لەگەڵدا نەبێ ئەگەر مقابل بێ وەکو فرۆشتن بێت 100,000 دینارەکەی دەیتێ لەو شوێنە و پارچە ئاڵتونەکەی لێ ئەسەنیت. ئەفەرمێ والعمرە والرقبە ئەگەر سەیری ئەم دوو لەفظە بکەن لە فقه دێتە بەرچاوتان و پرسیاریشی پێ ئەچێ دەربارەتان لێ بکرێت. ڕقبە و عمرە مەبەستی چییە؟ طبعا لێرە ئەم دوو جۆر ناوە هاتووە یەکێکە لە حکمی بەخشینە شەرعیەکان کە پێی ئەوترێ العمرە. عمرە ئەڵێ چییە؟ بضم العين المهملة واتە عینەکە ضەمەی لەسەرە میمەکە سکونی لەسەرە ڕائەکە فەتحەی لەسەرە ئەفەرمێ لە عمرەوە هاتووە واتە حەیات واتە ئەوەندەی تۆ لە ژیانە بێ و تەمەنت باقی مابێت کەسێکەوە بەخشیشێکە پێ ئەدا پارچە زەویەکت پێ ئەبەخشێ سیارەیەکە پێ ئەبەخشێ ئەفەرمێ بۆ خۆت بۆ نمونە پیاوێک ئەڵێ ئەوەندەی تۆ
تەمەند مابێ ئەوەندەی تۆ لە دنیاە بژەی ئەم خانووەی من مڵکی تۆیە بە ئەم خانووی من بۆ تۆ بێت سوودی لێ ببینە بەکاری دێنی بۆ خۆت بەکرێ ئەدەی ئەم پارچە زەویەی من ئەوەندەی کە تۆ لە ژیانە بمێنی من ئەم پارچە زەویە ئەبەخشم بە تۆ. طبعا علماء فرمون العمرة لو هاتوا يعني لخوار وفرميتي أعمرتك إياها أي أبحتها لك مدة عمرك وحياتك فقيل لها عمرة لذلك. أفرمي بياويك ببياويك بليه حتى تولى جيانا بيت حتى تمن ما بيه أم بارچ الزوية من بوتو بيد أبخشم وتبخشيني بارچ الزوية كالسود لبينيني بستوتو بجياني أم كسا لدواي بخشيني أم بارچ الزوية أم دوكان أم خان وأم سيارة أم كابرا 10 ساڵ بژێت و 50 ساڵی تر بژێت وەکو مڵکی خۆی وایە خاوەنەکەی بۆی نییە پاشگەس بێتەوە لێی. ئەفەرمێ وەڕوقبە لە چیەوە هاتووە هەر لەسەر وەزنی عمراوە هاتووە. ئەفەرمون کەسێک شتێک ئەبەخشێ بە کەسێکی تر چاودێری یەکتری ئەکەن ئەو کەسێک کە خاوەن مڵکەکە بۆ بەخشیوێتی بەو کەسەی بەرامبەری چاودێری ئەکا بزانە کەی بمرێ کە مرد ئەیجێڕێتەوە ژێر دەسەڵاتی خۆی واتە مڵکەکە بۆ خۆی ئەجێڕێتەوە یان ئەمەی کەوا مڵکەکەی پێبەخشراوە چاودێری ژیانی کەسی بەخشەر ئەکات کە مرد مڵکەکە ئەبێتە هی خۆی ئەیفرۆشێت لە دوای مردنی خۆی ئەبێتە وەرەسە واتە ڕوقبە چاودێریکردنی ژیانی یەکتری ئەوەندەی کامیان لە ژیانە بمێن و زووتر بمرن ئەبێتە مڵکی ئەوی تریان. پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرمت العمرة ميراث لأهلها أو قال جائزة ليرى فرمت شيء توجبان الملك للمعمر والمرقب ولعقيبه من بعده لا رجوع فيها. أفرمي أو بخشيني كوا أدريب كسيك بناوي عمرة وبيان رقبا وبيت واتا بيوستي بك بتمنية یان پەیوەستی چاودێریکردنی کە ڕوقبای پێ ئەڵێن ئەو کاتە منداڵەکانی کە ئەم باوکەیان مرد ئەو مڵکە ئەبێتە میرات و لە بینی خۆیانە بەشی ئەکەن کە لەلایەن کەسێکی ترەوە پێی بەخشراوە. ئەفەرمێ خاوەندارێتی بۆ ئەو کەسەی کە پێی بەخشراوە لە شەرعا بۆی مسۆگەر ئەبێت و بۆ وەچەکانیشی لە دوای وەفاتی خۆی لا ڕوجوع فیها پاشگەزبوونەوە تێیدا دروست نییە کارێکی ناشایستەیە. تۆ پارچە زەویەک ئەبەخشی بە فڵان کەس ئەمە کاتی خۆی لەبەر ئەوەی زەویزار پارەی نەکردووە یان کەسێک لە خۆشەویستیە لە دڵسۆزیە لە کاتی فەڕەحی و خۆشیدا بڕیاری داوە ئەم پارچە زەویە ببەخشێ بە فڵان کەس دوای چەند ساڵێک ئەم پارچە زەویە پارە ئەکات ئەبێتە شوێنێکی بازرگانی و تیجاری ئایا ئەو کەسە بۆی هەیە پەشیمان ببێتەوە یان نا؟ ئەگەر وتبێتی بە عمرا دابێتی پێی واتە هەتا لە تەمەنا بیهی تۆیە دوای مردنی ئەو کەسە ئەتوانی بیجێڕێتەوە بۆ خۆی و خۆی ئەبێتەوە بە خاوەنی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی عمرا واتە ئەو بەخشانێکەوە ڕەبت کراوە بە ژیانی ئەو کەسەوە ئەفەرمی ئەبێتە میرات بۆ کەسانەی کەوە لە دوای خۆی بەجێ ئەمێنن لە ئەولاد و کەسوکارەکەی. ئەفەرمی هەر کەسێک بەخشیەک ببەخشێ بە کەسێکی تر پەیوەستی بکە بە ژیانێەوە ئەو کەسەی کەوا پێی دراوە لە دوای مردنی خۆی ئەبێتە مڵکی میراتگرەکانی میراتگرەکانی. ئەفەرمێ عمرا ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە کابرای فەرموو بۆ تۆیە بۆ وەچەکانتە بەڵام ئەگەر کابرا وتی پەیوەستە بە ژیانی تۆوە ئەم ساڵ ئەدەمێ هەتا 10 ساڵی تر هەتا 50 ساڵی تر تۆ تەمەند درێژ بۆی ژیای مڵکی تۆیە لە دوای مردنی خۆت من لێت وەرئەگرمەوە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەجێڕدرێتەوە بۆ خاوەنەکەی ئەبێتەوە مڵکی خاوەنەکەی. طبعا لێرە عولەمایان قسەیان زۆرە لەسەر ئەوە جمهوری عولەما ئەفەرمون ئەگەر کەسێک مڵکێکی پێبەخشیتی یان هەر بەخششێک کەوا سوودی لێ ئەبینرێت سەرچاوەکەی ئەمێنێتەوە کابرا پێت بڵێ هیە لە کەماعیشتە ئەم مڵکە سوودی لێ ببێنە ئەوەندەی کە تۆ لە ژیاندای ئەگەر مردی
ئەیگێڕیتەوە بۆ خۆم یان ئەبێن نووسراوێک لە بینمانە هەبێ لە دوای مردنی تۆ ئەبێتەوە مڵکی من جمهوری عولەما ئەفەرمون ئەمە عاریەیەکی موئەقەتەیە چۆن لە پێشا باسمان کرد کە شتێک لە کەسێک وەرئەگری بۆ کاتێکی دیاریکراو شتێک ئەبەخشی بە کەسێک بۆ کاتێکی دیاریکراو دوای ئەو کاتە لێی وەرئەگیرێتەوە یان کابرا ئەبێ بۆی بژێڕێتەوە ئەفەرمێ لە کاتی مردنی موعمەڕەکەیەوە تا ئەو کەسەی کەوا پێی بەخشراوە یان ئەو کەسەی کەوا چاوەڕی ژیانی کراوە ئەمڕۆ سبەی ئەجێردرێتەوە بۆ خاوەنەکەی هەر ئەوەندەشکەوا پێی بەخشی پێویست بەوە ناکە کا بڵێ من ئەوە قبوڵم کرد ئەوە من قبوڵم کرد ئەم پارچە زەویەم داپێت تەواو ئەبێتە مڵکی ئەو بۆ مەرجانی کەوا پێشتر باسمان کرد. بابێکی تر ئیمامی شەوکانی کە باسی ئەکا بۆمان ئەفەرمێ کتاب الئیمان ئەو کتاب الئیمانە بکەن بە کتاب الئەیمانی هەمزەکە بەرنەسەر ئەلیفەکە هەمزەکە بەرنەسەر ئەلیفەکە لەبەر ئەوەی ئیمان و ئەیمان جیاوازە ئیمان و ئەیمان جیاوازە ئیمان بە معنای بیر و باوەڕ دێت ئەیمان بە معنای سوێنەکان دێت سوێن خواردنەکان دێت جۆرەکانی سوێن دێت لێرە ئیمامی شەوکانی باسی سوێن خواردن و جۆرەکانی سوێن خواردن و کامیان دروستە و ڕێگە پێدراوە و کامیان نادروستە و ڕێگە پێ نەدراوە و شەرعی نییە. أفرمي الحلف إنما يكون باسم الله تعالى أو صفة له ويحرم بغير ذلك ومن حلف فقال إن شاء الله فقد استثنى. أفرمي سوين خواردن دروستة رواية شرعية كاتك بناوك لنا وكان خوي تبارك وتعالى يان بصفتك لصفاتكاني خوي تبارك وتعالى أخريت وتا ئەو ناوانی کەوا خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە بۆی بەیان کردوین و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەکانە بۆی بەیان کردوین بەو ناوانە سوێن ئەخورێ بە خوای پەروەردگار یان بە صفاتی ذاتی خوای پەروەردگار بە صفاتی ذاتی خوای پەروەردگار ئەتوانین ئێمە چی بکەین ئەتوانین سوێن بخۆین چونکە ئەوەی دەربارەی خوای پەروەردگار هەواڵمان پێدراوە یان ئەسماءە یان صفاتە یان ئەفعالە یان ئەخبارە ناوی خوای پەروەردگار ناوی خوای پەروەردگار صفەتی خوای پەروەردگار کاری خوای پەروەردگار واتە ئەو کارانی کە پەروەردگار ئەنجامی داون و ئەنجامیان ئەدات یان ئەوەتە بریتیە لە هەواڵدان بە صفەتێک یان کارێک یان ناوێک لە ناوەکانی خوای پەروەردگار. طبعاً سوێن خواردن بە ناوی خوای پەروەردگار و بە صفەتێک لە صفەتەکانی دروستە ئەڵێی بەخوا بە ئەڵڵا یان قەسەم خواردن بەو ناوانەی کە لە قورئانی پیرۆزدا هاتووە دروستە یان بە صفەتێک لە صفاتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی فەرمووی یا مقلب القلوب ئەی ئەو پەروەردگارەی کەوا هەڵسوڕێنەری دڵەکانی طبعا لێرە مەسئلەی سوێن و سوێنکاری بە خوای پەروەردگار و غەیری خوای پەروەردگار کۆمەڵێک لە موسڵمانان تێکەوتونە و تووشی هەڵەبوونە هەندێکیان تووشی شەریک بڕیاردان و کوفری بچووک بوونە ئەگەر تەنها سوێن خواردنی بە غەیری خوای پەروەردگار بۆ ئەوە بێکەوا زمانی ڕاهاتووە یان بڵێ بەخوا کەسەکە گەورە نییە لەلام وەکو خوای پەروەردگار لێرە ئەفەرمێ بە ناوێک لە ناوەکانی خوای پەروەردگار یان بە صفەتێک لە صفەتەکانی خوای پەروەردگار. طبعا دایکی ئیمانداران ئەفەرمێ زۆرترین دوعای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەیکرد ئەی فەرموو لا ومقلب القلوب نەخێر سوێن بەو پەروەردگارەی کەوا هەڵسوڕێنەری دڵەکان هەر هەمویان لە لای خوای پەروەردگارن بیەوێ بەلای ئیمان و کاری چاکەیە هەڵی ئەسوڕێنێت بیەوێ بەلاوی کوفر و بێباوەڕی و کاری خراپەیە هەڵی ئەسوڕێنێت کە خاوەنەکەی خۆی مەبەستێتی ئەو پەروەردگارەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی فەرموو وئەیم الله واتە سوێن بە خوای پەروەردگار والذی نفسی بیەده سوێن بەو پەروەردگارەی کەوا نفسی منی بەدەستە وعیزەتیکە ئەی پەروەردگار سوێن بە عیزەت و گەورەی و دەسەڵاتی تۆ ئەمانە سوێنی پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم کاتێک ئەی خوارد کاتێک سوێنی بخواردایە بەخوای پەروەردگار سوێنی ئەخوارد بە ناویەک لە ناوەکانی پەروەردگار یان صفاتێک لە صفاتەکانی خوای پەروەردگار.
طبعا بكاركاني خوي پروردگار سوين ناخوري خوي پروردگار ام كونا ور اچرخينت كردوي چاكا باران بارين مردني مروفكان همو امانه لاي خوي پروردگاره هێنانی خۆر و مانگ و ئەستێرەکان و شەو و ڕۆژ و ڕاگررتنی تەوازەونی ئەم دنیاە هەمووی کارەکانی خۆی پەروەردگارە بۆیە نابێت دروست نییە سوێن بەو کارانە بخورێت بەڵکو تەنها بە ناوی پەروەردگار کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إن لله 99 اسما خۆی تەبارەک وتعالى 99 ناوی هەیە هەر کەسێک من أحصاها دخل الجنة هەر کەسێ بیانژمێرێ کەلیمەی ئەحساها هەندێک لە عولەما ئەفەرمون تەنها ژماردنی لە ئەڵڵاوە هەتا کۆتە ناوی خۆی پەروەردگار بژمێری بەڵام هەندێک لە زانەکان ئەفەرمون نەخێر مەبەستی پێ ئەوەیە هەر 99 ناوەکەی پەروەردگارت لەبەر بێت و لەگەڵ ئەوەشدا کاری پێ بکەی باوەڕی تەواوت پێی هەبێ تۆ کەسێکی ئەچیتە بەهەشتەوە طبعاً زانایان فەرموویانە ئەگەر سوێن بخۆم بەخوای پەروەردگار بە درۆ بەلامەوە خۆشەویسترە وەک لەوەی سوێن بخۆم بە غەیری خوای پەروەردگار بەڕاست ئەمە ئێستا لەم مەسئلەیە باسی ئەکەین کە ومن حلف ويحرم بغير ذلك وحرام سوێن بخورێت بە غەیری ناو و صفاتی خوای تەبارەک وتعالى لە کاتی جاهلیەتدا هەندێک لە قوڕەیش یان بێباوەڕان باوکانیان باپیرەکانیان دار و بەرد و بتەکان فریشتەکان ئەمانە لە گەورە بوو بە گەورەیان ئەزانیتن سوێندیان پێ ئەخواردن لەبەر گەورەیی و لەبەر ئەوەی کەوا کاریان بۆ بەڕێوە بەرێ ئەو ئیعتیقاد و بیر و باوەڕی هەیان بۆ بەرامبەر ئەم دروست کراوانە وای لێکردبوون کە هەندێک جار سوێنی بەرامبەری پێ بدەن حتا ئەجێرنەوە لە مەحاکیمە میسڕیەکاندا کە خەڵکیان سوێن بدایە هەستیان ئەکرد خەڵک دوورە لە دین دەجار دەستی بنایە بۆ قورئانەیە دەجار سوێندی بخواردایە بیوتایە سوێن بەخوا ئەم کارم نەکردووە درۆی ئەکرد بە خەیاڵیان نەئەهات بەڵام ئەگەر یەک جار بیان وتایە سوێن بخۆ بە فڵان شێخ بە فڵان وەلی یەکسەر هەڵوێستەیەکی ئەکرد و ئەترسا بۆیە وایان لێ کرد لە هەندێک شوێنە سوێن خواردنیان بە خۆی پەروەردگار بە صفەتی خۆی پەروەردگار کە قورئانی پیرۆز دیش کەلامی پەروەردگارە و صفەتی پەروەردگارە ئەیان وت سوێن بەخۆ و بە قورئان مەخۆ سوێن بخۆ بە فڵان شێخ فڵان وەلی کابرا یەکسەر ئەترسا درۆی نەئەکرد هەر بۆیە لێرە عولەما ئەیان فەرموو ئەگەر ئێمە سوێن بخۆین بەخوا بە درۆ بڵین بەخوای پەروەردگار ئەو کارم نەکردووە لە کاتێکا کردبێتیشت بزانی سوێنەکە درۆیە تاوانبار ئەبێت باشتر بووە بەلامانەوە سوێن بخۆین بڵین بە فڵان شێخ بەسەری فڵان شێخ بە گۆڕی فڵان کەس بە فڵان داروبەرد بە کەعبە و ماڵی خوا ئەگەر سوێنمان بخواردە بەمانە و بەڕاستی وەڵاممان بدایەتەوە ئەفەرمێ ئەوەی یەکەممان بەلاوە خۆشەویستتر بوو لەبەر ئەوەی یەکەمیان تاوانە کە سوێن خواردنە بە درۆ بەخوای پەروەردگار دووەمیان شەریک بەڕیاردان و کوفرکردنە کە سوێن ئەخورێ بە غەیری خوای پەروەردگار پیغمبر فرمی صلی الله علیه وسلم من حلف بغير الله فقد أشرك وفي رواية فقد كفر هر کس سوێن بخواد بغير الله بجگە لە خوای پەروەردگار کە ئەڵێن جگە لە پەروەردگار ناو ئەسماء و صفاتی خوای پەروەردگاری لێ دەرچێ واتە ئەسماء و صفاتی خوای پەروەردگاری لێ دەرچێ ئیتر هەرچی لە ئاسمانەکان و زەویدایە جگە لە خوای پەروەردگارە فریشتە نزیکەکان و بەڕێزەکان پێغەمبەران و نێردراوانی خوای پەروەردگار ئەولیا و پیاو چاکەکان شوێنە پیرۆزەکان ئیتر کەعبەیە هەیەڵێ بە ماڵی خوا بە ماڵی مەککە بە مەدینە هەیە سوێن ئەخوا بە شوێنە پیرۆزەکان بە کاتە پیرۆزەکان بۆیە سوێن خواردن بە هەر یەکێک لەمانە هاوڵ بڕیاردانە بۆ خۆی پەروەردگار عولەما ئەفەرمون لێرەش نیەتی کەسەکە ئەبێ بە دوو بەشەوە ئەو کەسەی کەوا سوێن ئەخوا بە غەیری خۆی پەروەردگار لە ناخ و بیر و باوەڕیە گەورەیە بەلایە وەکو پەروەردگار ئەوە شەریکی بڕیارداوە بۆ خۆی پەروەردگار شەریکی گەورە هاوڵی گەورەی بڕیارداوە لە ئیسلام پێی دەرئەچێ دووەمیان عولەما ئەفەرمون سوێن خواردن بە غەیری خوا بڵێ بەسەری باوکم بە گۆڕی شەهیدان بە فڵان دار بە فڵان شوێن بە فڵان کات سوێن خواردنت بەمانە ئەبێتە شەریک بڕیاردان لە نیەت تا بە گەورەیان بزانی وەکو خوا لە ئیسلام پێی دەرچوویتە ئەگەر سرت بە سوزدەوە بڕوە
ئەگەر تەنها ئەڵێ زمانم ڕاهاتۆ یان نایکەمە ڕێزی خوا بە گەورەی نازانم، علەما ئەفەرمون شەریکی بچووکت بڕیارداوە ئاگادار بە شەریکی بچووک بڕیاردانیش لە ڕیزی تاوانە گەورەکانە، بەڵکو لە گەورەترینی هەموو تاوانە گەورەکانە. علەما مقارنە ئەکەن لە نێوان شەریک بڕیاردانی بچووک بۆ خوای پەروەردگار و تاوانە گەورەکان. ئەفەرمون شەریک بڕیاردانی بچووک بۆ پەروەردگار لە هەموو تاوانە گەورەکان گەورەترە. یعنی ئەگەر کەسێ بڵێ بەسەری باوکم بە گۆڕی شەهیدان بە فڵان شت بەجگە لە خوای پەروەردگار سوێنی خوارد، ئەم تاوانەی گەورەترە لە زینا لە حکمی ڕۆژی دواییدا نەک لە دنیادا. چکە خۆتان نەزانن حکمی قەتڵکردن، دزیکردن، زیناکردن ئەمانە حکمەکەیان لە دنیاە چییە؟ بەڵام وەکو هەڕەشەی قیامەت ئەفەرمون لە تاوانە گەورەکان حکمی گەورەترە. ئەسڵەن هەندێک لە عولەما پێیان وایە ئەوەش لە ئیسلام پێ دەرئەچێت، لەبەر ئەوەی هەر کەسێ شتێ بە گەورە و بە پیرۆز نەزانێ سوێنی پێ ناخوات، سوێنی پێ ناخوات. کابرا باوکی ئەمەندە گەورەیە لە لای، ئەمەنە پیرۆزە لە لای، ئەمەنە وای لێ کردووە بیر و باوەڕێکی دروست کردووە کە زۆر شتە لەلام، بەردەوام سوێنی پێ ئەخوات بەسەری فڵان والعیاذ بالله، ئەم سوێنانە ئەخوا. ئەگەر زۆر گەورە و عەظیم نەبێ لە لای خۆ لە باوکی ئەو کەسی زۆر گەورەتر و ڕێزدارتر هەیە، بۆ سوێن بەوانە ناخوات، بۆ سوێن بەوانە ناخوات. بۆیە سوێن خواردن بە غەیری خوای پەروەردگار بە هەر شتێک بێ، ئەم کەسە ئەگەر زمانی ڕاهاتۆ حکمەکەی نەزانیوە جیاوازە، بەڵام ئەو کەسەی بەردەوام سوێنیان پێ ئەخوات کەسێکن لە دڵ و لە ناخە بە گەورەیان ئەزانێت. جارێکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوێی لە ئیمامی عومەر بوو، ئەی فەرموو سوێن بە باوکم یان بەسەری باوکم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إن الله نهاكم أن تحلفوا بآبائكم فمن كان حالفا فليحلف بالله أو ليصمت. لروايتك فرمي ومن كان حالفا فلا يحلف إلا بالله. كات إمام عمري بيني سوێنی ئەخوار بەسەری باوکم بە گۆڕی فلان کەس، فەرمووی خوای تەبارەک وتەعالە نەهی لێکردوون، ڕێگری لێکردوون لەوەی کە سوێن بخۆن بە باو و باپیرانتان یان بە هەر شتێکی تر. هەر یەک لە ئێوە کە ناچارە سوێن بخوا پێویست ئەکا سوێن بخوات، با سوێن بخوا بە خوای تەبارەک وتەعالە یان هەر سوێن نەخوات. بەداخەوە ئەمڕۆ خەڵکی وای لێ هاتووە هەتا سوێندی بۆ نەخۆی باوەڕت پێ ناکە. ئەمەندە فێڵ و درۆ و تەڵەکە دروست بووە لەگەڵ ڕێزم تا سوێنی مەحکەمەی بۆ نەخۆی باوەڕت پێ ناکە. چەند جوان بوون باو و باپیرانمان، چەند جوان بوون ئەو کەسانەی کە ئێستاش وەکو نمونە ئەهێنرانەوە، ئەڵێن هەتا لە ژیانە بووە قەت سوێنی نەخواردووە، بەڕاستی شتێنی نەخواردووە بەخوای پەروەردگار. هەر قەناعەتت هەبێ، باوەڕت وابێ، شتەکە وایە، خلافی تێدا نییە، ئەم لەفزانەیان زۆر بەکارهێناوە لەبەرەوەی پاک بوون لە خوا ترساون، خوای تەبارەک وتەعالە خستوێتێ دڵی بەرامبەرەکانیانەوە، باوەڕیان پێیان کردووە. پیغمبر فرمی صلی الله عليه وسلم لا تحلفوا إلا بالله ولا تحلفوا إلا وأنتم صادقون. سوێن مەخۆن بەجگە لە خوای پەروەردگار، و کاتێکش سوێنتان خوارد با ئێوە سوێنەکەتان ڕاست بێت، درۆی تێدا نەبێت، چونکە هەر کەسێ سوێنی درۆ بخوات کەسی بەرامبەر ئەکاتە گومانەوە، کەسی بەرامبەر والێ ئەکا کەسیقەی بە کەسایەتی و بە دین و بە ئیمانی تۆ نەمێنێ. پاشان ئەفەرمێ ومن حلف فقال إن شاء الله فقد استثنى ولا حنث عليه. ئەمە خاڵێکی ترە کە ئیمامی شەوکانی باسی ئەکا بۆمان ڕەحم و بەزەی خۆی تەبارەک وتەعالایە بۆ حاڵی ئێمەی موسڵمانان. ئەفەرمێ ومن حلف، هەر کەسێک سوێنی خوارد لەگەڵ سوێنەکەیە وتی إن شاء الله، ئەمە جیاکاری تێدا کردووە و ولا حنث عليه لەسەری بنووسن کەفارەتی شکاندنی سوێن خواردنی لەسەر نییە. بۆ نمونە ئەڵێی وەڵڵاهی ئەم سەیارەیە لە یەک دەفتەر دۆلار کەمتر نافرۆشم إن شاء الله، یان ئەڵێ إن شاء الله سوێن بەخوا إن شاء الله ئەو کارت بۆ ئەەکەم، سوێن بەخوا إن شاء الله ئەو شتە ناکەم. ئەفەرمێر کەسێ سوێنی خوارد و لەگەڵ سوێنەکەیە إن شاء الله بەکارهێنا وتی ئەفەرمێ ولا حنث عليه کەفارەتی سوێنی لەسەر نییە. کەفارەتی سوێنیش لە کۆتاییە باسی ئەکەین کە وا موسڵمان سوێنی شکاند کەفارەتەکەی چییە؟ ئەبێ ئەنجامی بدە. طبعا لێرە لەوانەیە پرسیارێکمان لێ بکرێت
بوتري بو خوي تبارك وتعالى لچندين آية قرآن سوني خواردو بمخلوقاتي بدرس كراوكاني والسماء ذات البروج والشمس وضحاها والقمر إذا تلاها ديان شوني قرآن أبيني خوي تبارك وتعالى سوين دي خواردو بدرس كراوكاني أي بو مروفكان نية سوين بخون بدرس كراوكاني خوي پروردگار علماء فرمون لبر أوي يكم خوي پروردگار خالقة كزنات واني فرماني بسرا بك كزنات واني برسياري لي بك كزنات واني الرقري لي بك لوي كوا ويستي لسرتي أنجامي بدات خالقه بوي هي أن يحلف بمخلوقاته بحر يقل دروس كرا وكاني كخوي پروردگار سوين أخوا كزنات واني الرقري لي بك لبر أوي خوايا بدي هي نرو دروس كارا دوميان هندي لعلماء فرمون والسماء ذات البروج والشمس وضحاها والقمر إذا تلاها أمانة شي تيدايا أفرمون إضمارك تيدايا وتضميرك شاراوي تيدايا شوازكي شونا والسماء ذات البروج يعني ورب السماء ذات البروج يعني والشمس وضحاها ورب الشمس وضحاها كاتي خوي پروردگار سويني خواردو بدروس كراوكاني يعني بخواي أو مانجا بخواي أو خورا بخواي أو أستيرانا كخوي پروردگار سويني بي خواردون هندي العلماء فرمون كاتب خوي تبارك وتعالى سويندي خواردو بدروس كراوكاني نهيك بو أو بو كوا لروي تعظيمه يخوي پروردگار خوي گورتريني همو گوركانا سوين بخوا بهر يكي لدروس كراوكاني خوي تبارك وتعالى نايكات الرزي خويوا او اندب گوري نزانيوا كبيخات الرزي خويوا لا حنث على من حلف واستثنى او من باسكر كفي خمر فرمي صلى الله عليه وسلم من حلف فقال إن شاء الله لم يحنث أفرمي الكسي سويني خوار لسركاري كبيكا ديان ببيتشوانا ونيكا لقل سوينكيا وتي إن شاء الله أفرمي سوينكي ناكويت واتا أقر سوينكشيش كان يان كاركشي نبرد سر سوين كفارتي سويني ناكويت سر طبعا في خمري خواه صلى الله عليه وسلم جاري كان فرمي والله لأغزون قريشا إن شاء الله سوين بپروردگار جنگ أكم لقل قريشا إن شاء الله دوباري كردوا بهمان شو فرمي إن شاء الله سيباري كردوا فرمي والله لأغزون قريشا إن شاء الله سيون بپروردگار جنگ أكم لقل قريشا إن شاء الله إن شاء الله واتب ويستي پروردگار ليرة كاتك مسلمانك لقل سنكيا الله أم كارا أكم بويستي پروردگار يعني لو كارا دور أبن بويستي پروردگار حول قوة دا صلاة هيزي خوي أداة بال پروردگار ليقينيا أو برجستا أكري كأم مسلمان باور رواية پروردگار ويستي لبك أرك الرو أدا ويستي شي لنبي الرو نادات بويا جزم بو خوي دروز ناكات كاتك هردو براكك كخوي پروردگار لسورة كهف باسي أكا بومان خوي پروردگاري كان مال وناز ونعمتي بيدابون باوردار نبو أو تريشيان كم مال تربو باوردار بو أو كأچونا وباخو باخاتكي خويا بێباوەڕ بوو شانازی ئەکرد ئەوید من باشترم لە تۆ خۆی پەروەردگار ئەمە پێداوم بەڵام خۆی پەروەردگار لە ناوی برد و باخەکەی هەمووی سووتاند و هێنایە سەر کۆتەرە قلتە ما شاء الله براکەی پێوە دەگر بوو تایە بەویستی خۆی پەروەردگاریان ما شاء الله خۆی گەورە بەرەکەتی تێبکە ماڵەکە دوای لێنە ئەهات بۆیە لەم کەونەدا هیچ شتێک ڕوو نادات ئەوەی بەنسبەت ئێمەوە خۆش بێت چاک بێ باش بێ زۆر بێت إلا أبي ويستي خوي پروردگاري لسر بي أوي بنسبة إيما وناخوش بي نارحت بي دلقراني ماني تيدا بي إلا أبي ويستي خوي تبارك وتعالى لسر بيت طبعا فرموديه كتير من هيا كبخاري مسلم جراب يعني تو بيغمبر سليمان كري بيغمبر داود صلاة وسلام خويا لسر بي وتي لأطوفن الليلة على 70 امرأة أمشوا أبي بچ ملاي هر حفتا خيزانكم لهر يشق لوانا من ضالكم ببيتو جهاد بكن لبيناوي خوي پروردگارا بلام كارك السري نقرد
في غنبري صلى الله عليه وسلم فرموي لو قال إن شاء الله أجر بي وتابويستي خواي پروردگار أو كات كفارتي سويني لسرنا أكود هربويا إمام ابن العربي يقدنجي زانايان من بودينيد لسر أويكا هر كسيق لقل سوينكيا إن شاء الله بكار هنا كفارتي سوين ناكويتا سري كفارتي سوين ناكويتا سري خالك ترك إمام الشوكاني باسي أكابو من أفرمي ومن حلف على شيء فرأى غيره خيرا منه فليأتي الذي هو خير وليكفر عن يمينه حتى أبي أتوان النقطة يقدا بنين بكن بخالك تر لسر بابتكش بنوسن هر كسيك سويني خوار لسر شتيك بأنجام داني يان بأنجام نداني بلام سيري كرد أنجام داني أم كار خيري تيدانيا أو كاركي نكرد أفرمي كفارتي سوينكي أداة كفارتي سوينكي أداة في غمري صلى الله عليه وسلم أفرمي هر يكي لأي والسوني خوار لسر أنجام داني كاريان أنجام نداني بينيتي أنجام دانكي خيري تيدايا بلام أموتيتي نايكم بلام لكردنكيا خيري تيدايا بو نسين أخوات بو نمونه أغلب بخوا أمشتا ناكرم دوای أبيني كريني أمشتا خيري تيدايا بوي بس ينكي كفارتي بدات وبتشتكى بكري يان كبرا لما عملا بجيرات شو يان لقل خشكي براي هاوسي كسيكي نزيكي توزي عاجزيان أبي السوينك أخوا والله حتى ما بيتم بمالتانايم والله جاري تقصى لقلاناكم والله يارمتي نادم والله أود لي ناكرم أمسينا أخوات إن شاء الله شنوتوا بلام أبيني ناكري أم برايا أم خشكة تامر نقصي لقلدانكات أم كس أمشتي كوا معاملي كردوا أي بي بفروشيت أم سويني خواردوا وحزش أكالي بكريت أفرمي باس سوينكي بشكينيتو كفارتي سوينكي بدا چونك في غنبري صلى الله عليه وسلم فرمي فأتي الذي هو خير وكفر عن يمينك بو صحابي فرمو أجرتو عبد الرحمن كوري سموربو فرمي أجرتو سوين تخوار لسرشتك بينيت خير لوش تداني يان خير لوش تدا بأنجام داني يان أنجام نداني أفرمي أو كاري كوا خيري تدا أويان أنجام بدا وكفارتي سوينكت بدا لفرمودي كترا فرمي فكفر عن يمينك كفارتي سوينكت بدا ثم أتي الذي هو خير باشان أو كار أنجام بدا كوا خيري تدا يا أبو موسى أشعري أفرمي جاري وهيا سوين أخوم لسرشتك بلام أبينم ببيشوانك وخيري تدايا أفرمي أوكار أنجام أدم وكفرت عن يميني كفارتي سوين كم أدم كفارتي سوين إن شاء الله باس أكين خوي پروردگار أفرمي واحفظوا أيمانكم إيمان داران سوين كانتان بباريزن سوين مخون ناوي الله قوري بكاري مهينا بوشتكي كمي دنيا ناوي الله قوري لكرين فروشتني ناراستي دا بكاري مهينا ناوي الله بباريزن ميكنا وشي سر زمانتان بو هر كرين فروشتني ديان جار ناوي الله بينو سويني بيا بخون واحفظوا أيمانكم سوين كانتان بباريزن سوين مخون أي لولا وبيغمبر فرمي صلى الله عليه وسلم سوين بخواي پروردگار بخون و پێویستەکە هەندێک جار مەبەستی ئاەتەکە پەروەردگار ئەوەیە کە ئێمە سوێن نەخۆین لەسەر کارێکی خراپە سوێنی بەدرۆ نەخۆین ولا تجعلوا الله عرضة لأيمانكم أن تبروا ناوي الله بكار مهينا ميك نشتو مكيك بو أوي شاككار نبن واتا ناوي الله هەندێک جار کە بەکاری دێنی مەیکە چەکێ بەدەستەوە بەخوا کاکە من تازە سوێندم خواردووە نەچم بۆ ماڵ فڵان کەس ئەمڕۆ ناچی بەیانی ناچی هەفتەیەک مانگێ دوان ساڵێ دوان خۆ ئەبێ هەر بچی ئەبێ ڕۆژێ لە ڕۆژان بە خۆشیەکەوە بڕۆی ئەبێ ڕۆژێ لە ڕۆژان بە ناخۆشیەکەوە بڕۆی تۆ ئەم سوێنت خواردو بڵێ بەخوا سوێنم خواردۆ نابی بیکەم نەخێر سوێنەکەت بکەوێنە و کەفارەتی سوێنەکەت بدا کەفارەتی سوێنەکەت بدا طبعا فليكفر عن يمينه وليفعل الذي هو خير رواية كان بمشي ويهاتون با كفارتي سوينك بدا باشان كارك أنجام بدا بو نمونة أمج ليرة مسألة خلافية
یان مەسئلەیەکی شەرعی و ڕوونکردنەوەی زیاتر ئەوێت هەندێک جار تۆ سوێنت خواردووە لەسەر ئەوەی کە ئەو شتە نەکەی ئەو کارە ئەنجام نەدەی یان بە پێچەوانەوە بەڵام وا ئەبینی پێویستە ئەنجامی دەی بە ناچاری بێت یان خێر لە دیوەکەی تریدایە کە تۆ سوێنەکە و ئەشکێنی ئایا کەفارەتی سوێن شکاندنەکەت پێش ئەنجامدانی کارەکەیە یان دوای ئەنجامدانی کارەکەیە واتە تۆ توتە سوێن بەخوا ناچم بۆ ماڵ براکەم بەخوای گەورە من ئەم سیارە و بەوەنە پێ نافرۆشم کابرا معاملەی کردووی هێناوێتە سەر دەفتەرێ دۆلار تۆ شەڵەی دەفتەرێک و 5 وەرەقە کەمی نادەم سوێنت خواردوڵی سوێن بەخوا دەفتەرێک و 5 وەرەقە کەمی نادەم ئەویش لە دەفتەرێک سەر ناکەوێت بەڵام دوایی ئەبینی سعری خۆیەتی یان پێویستی بەپایەکە یان حەز ئەەکەی سیارەکە و لە کۆڵ بێتەوە بیفرۆشی ئایا پێویستەکە لەو شوێنەیە کەفارەتی سوێنەکە بدەی اینجا سیارەکەی پێ بفرۆشی اینجا بڕۆی بۆ ماڵ براکەت اینجا کارەکە ئەنجام بدەی یان ئەوەتە کارەکە ئەنجام ئەدەیت و لە دواییە سەعاتێ دواترە ڕۆژێ دواترە دەڕۆژترە مانگێکە ئەو کاتە ئەکەوانی کەفارەتی سوێنەکە بدەی ئیمامی شافعی ئەفەرمێ يجوز تقديمها دروستە کارەکە پێش بخەی پێش ئەوەی کەفارەتی سوێنەکە بدەیت چکە خۆی پەروەردگارە فەرمی فإذا قرأت القرآن فاستعذ بالله قیاسیان کردووە لەسەر ئەم ئاەتە یان لەسەر ئەو ئاەتی کە پەروەردگارە فەرمێ کاتێک هەستان بۆ نوێژ ئەنجامدان دەست نوێژ بگرن لەو ئاەتەی کە پێشتر خوێندم هەر کاتێک قورئانتان خوێن پەنا بگرن بەخوای پەروەردگار ئێخۆ ناکەری ئێمە قورئانەکە تەواوکەین ئینجا بڵێن ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم یان هەستا بینێتە سەر بەرماڵەکە و چوینێتە سەفی یەکەم و مزگەوتەکە و نیەتمانە نوێژەکە بکەین اینجا دەست نوێژەکە بگرین بەڵکو مەبەستی خۆی پەروەردگار لەم دوو ئاەتە ئەوەیە هەر کاتێ ویستمان قورئان بخوێنین ما أعوذ بالله من الشيطان الرجيم بڵێن و هەر کاتێ ویستمان هەستین بۆ ئەنجامدانی نوێژ با دەست نوێژ بگرین دەی هەر کاتێکش ویستمان کارەکە ئەنجام بدەین ئایا پێویستەکە کەفارەتەکە پێشتر بدەین نەخێر کارەکە ئەنجام بدەن و دوای ئەوە کەفارەتەکە بدە أفرمي ومن أكره على اليمين فهي غير لازمة ولا يأثم بالحنث فيها ليرة هر کەسێک زۆری لێکرا بە زۆر سوێنی پێخورا بە زۆر سوێنی پێخورا ئەیگرن لە سژنە لە شوێنێکە هەڕەشەی لێ ئەکەن ئەیکەنە مووقفێکەوە کە بە زۆر سوێنی پێ ئەخۆن ئەم بە زۆر سوێن خواردنە کەفارەتی نییە و کەسەکە تاوانبار نابێت لەبەر ئەوەی کەسێک کە زۆری لێ ئەکرێت هەر کارێ ئەنجام بدە پێی تاوانبار نابێت خۆی پەروەردگارە فەرمێ إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان باسی ئەو کەسە ئەکا کەوا بێباوەڕووی کوفر ئەکا چەندێ تاوانبار و خۆی پەروەردگار لێی تووڕەیە ئەفەرمێ مەگەر کەسێ زۆری لێ بکرێ کاتێ عەماری کوڕی یاسر بەبەرچاویەوە دایک و باوکی ئەگرن سزایان ئەدەن عەزیەتیان ئەدەن ئەمیش ئەگرن ئەیانەوێ بیکوژن کوفر ئەکات خۆی پەروەردگارە فەرمێ إلا من أكره إلا ئەو کەسانە نەبێت تاوانبار نابن لێیان ناگیرێت سوێنیان ناکەوێت من أكره بە زۆر کارەکەی پێ ئەنجام ئەدرێت و سوێنەکەی پێ ئەخورێت وقلبه مطمئن بالإيمان لناخە ئیمانێکی زۆر بەهێز و پتە و ڕازگۆیی هەیە ئیمانێکی دامەزراوی هەیە کە پێشتر بە درۆ سوێنی نەخواردووە بە ناڕاستی سوێنی نەخواردووە بە خۆی پەروەردگار رفع عن أمة الخطأ والنسيان وما استكره عليه پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم قەڵەمی نووسینی تاوانبارێتی و سزای ئەو کارە لەسەر ئومەتەکەم نییە لەسەر سێ جۆر کەسیان یەکەمیان ئەو کەسەی کەوا بە نەزانی کارێک ئەنجام ئەدات حکمی شەرعی شتێک نازانی بە نەزانی ئەنجامت داوە کە لە ناو سەحابە زۆر جار شتی وا ڕووی داوە لەبەرەوەی هەندێک جار ئاەتەکە دابەزی و حکمەکەیان نەبیستووە فرموودەکەی پێغەمبەری خوایان صلی الله عليه وسلم پێ نەگەشتووە والنسیان و یان لە بیرچوونەوە هەندێک جار ئینسان کارێکە کات ئەڵێ بەخوا هەر نەمزانیوە بە ڕۆژووە خۆ ئەگەر لە بیری بێت بزانێت قومە ئاوی ڕۆژەکەی ئەشکێنێ بەڵام ئەم جاری وا هەیە نەفەری وا هەیە ئەڵێ والله چوومەتە دەعوەتی بە ڕۆژی سونەتەوە چوومەتە دەعوەتی تێرم نان خواردووە چام خواردووە نیوەڕۆ عەسر چوومە بۆ دوکان خۆ من بە ڕۆژوو بوومە بۆیە ئەو کەسەی کەوا لە بیری ئەچێ
تاواني أو كاري لسرني وما استكره عليه وأويكوا أمتكم بالزور بيان أكريت أأمشيان تاواني لسرنيا وكفارتي لسرنيا. باشن إمام الشوكاني أفرمي واليمين الغموس هي التي يعلم الحالف كذبها. أما جوريكي ترى لا جوركاني سيون خواردن. طبعا سيون مان هي بپروردگار كسيون الراست ودرستي بي أوتريت يمينك مان هي يميني شي بي أوتري غموسي بي أوتري واتسيوني درو وجوريكي ترى مان هي لغوي بي أوتري لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم. لغو اليمين أو سيوناني كبتايبتي زور لآفرتان لمالو برامبر من دالكان لروجك دجر عليه بخوا أبي بتكوشم بخوا أبي ليدم بخوا أود بي نادم بخوا أود بي أدم أميان لهو لسري نانسري أجر نيتي ضلي لقلدا نبيت. طبعا يمين الغموس إمام الشوكاني أفرمي أو جور السيانية كخوانك سور بسور أزاني دروية سور بسور أزاني دروية. طبعا أجر سياني خوار بغير خوا متبا فلان شد أما شريك برياردان وكفر كردنا يشكل تاوانا قورا كان أما ين كفارتكي توبة كردنا أما ين كفارتكي توبة كردنا. جوري دواميان سيان خواردن لسر كاريك بكردني يان نكردني بلام دوای سوێنەکە ئەشکێنی و ئینشاء الله نەوتووە ئەمەیان کەفارەتی هەیە کەفارەتەکەشی باسەکەن لە دوایی و لەغو اليەمینمان هەیە ئەو سوێنانەی کەوا بەدەممان نادێت نیەتی دڵمانی لەگەڵدا نییە ئەمەشیان کەفارەتی نییە. کۆتا سوێنیان کەوا يمين الغموس علماء فمن الغموس لأنه يغمس صاحبها في النار يان في المعاصي لبر أوي غموز يعني نقمبون تي هالشيشان لبر أوي أم سوينا سور بسور أزانيش تكنا راستا سور بسور أزاني سوين أخوي بدرو أفرمي خاوانكي لآقلين دوزخا نقم أكاد يان لدنيا دا لتاوان كاري دا رود أتشينيد أو كساني كدرو زنن زور سوين أخوان لقل دروكا يانا أمن دكاري فاحشة وتاوان وخرافكاري أنجام أدن روش بروش تاوان ينزياتر أبيد لدنيا يا رويان أتشيني لخرافة وتاوان كاريدا لقيامتشا لآقري دوزخ نقميان أكاد. كفارتي أمسيونة سيوني بدرو أويا كإنسان توبي ليبكات ونقريته وسري توبي ليبكات كفارتي روجو قرتنو خواردني فقير وجلوبرغو أماننية. پیغمبری خوا صلی الله علیه و سلم کاتی پرسیاریان لیکر تاوان گورکان چیه؟ فرمویش لتاوان گورکان سر خواردنی بدرویا دشتشیک هاد ولی پیغمبری خوا صلی الله علیه و سلم فرمی پیغمبری خوا صلی الله علیه و سلم سر خواردنی بدرو چیه؟ اویش فرمی التي يقتطع بها مال امرئ مسلم هو فيها كاذب. فرمی سونی بدرو اویه شیشت لگل کسیکا أم موبايله تويان هي أو يكسوني بدروي بيا أدي سون بخوا أما موبايلي منا سون بخوا أما زوي منا سون بخوا أمشتي منا لناخي خوتا أزاني درو أكيتو هيتونيا مال مسلمانك بيا أبي في غمرة فني صلى الله عليه وسلم أأوى بريتي الله سوني درو يشكل تاوانا جوركان. أفرمي ولا مؤاخذة باللغو مؤاخذة تاوان بار نابيت وكفارة السينا كوية السرت لسر أو سيناني كواتوي مسلمان أي خويت لكاتيكا نيتي لقلدان أبوا. ومن حق المسلم على المسلم إبرار قسمه ما في مسلمان لسر مسلمان أو السيناكي جيبكا كسكلت تخوا أو شتم بوبكا ناوي خوات بقش دادينه يعني الله بخوا أبي أو شتم بوبكا أجر كارك الشرعي درس ولا توانيتوا يا أبو أبي بيكي. وكفارة اليمين هي ما ذكره الله تعالى في كتابه العزيز. كفارة السين خواردني أو السيني كوا كفارة أكبية سري بريتية لو كفارتي كبروردگار باسي كردو بومان هروك بروردگار فرميتي لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم ولكن يؤاخذكم بما عقدتم الأيمان. خاي پروردگار
لێتان ناگرێت تاوانبار نابن کەفارەت ناکەوێتە سەرتان لەو سوێنانەی کەوا بەدەمتان نادێ و نیەتی دڵتانی لەگەڵدا نییە بەڵام خی پەروەردگار موئاخەذەتان ئەکا لێتان ئەگرێ کەفارەت ئەخاتە سەرتان ئەو سوێنانەی کە بە دڵ ئەیخۆن کەفارەتەکەشی ئەوەیە خواردنی دە فەقیر و هەژار واتە ژەمێک دە فەقیر و هەژار تێر بکەی لە مامناوەنترین خواردنی خۆت و ماڵ و منداڵت یان ئەوەتە جلوبەرگیان بۆ ئەەکەیت یان ئەوەتە کۆیلەیەک ئازاد ئەەکەیت واتە ئەگەر کەسێک سوێنی خوارد و سوێنەکەی شکاند ئەبێ خواردنی دە فەقیر و هەژار بدات یان جلوبەرگیان بۆ بکات جلوبەرگێکی تەواو ئەگەر پیاوە قاتێکی کوردیە شەرواڵ و قەمیسێکە ئەگەر ئافرەتە جلێکی کاملی ئافرەتان یان ئازادکردنی کۆیلەیەک وەژەمێ فەقیرێک دە کەس بانگەکەی خواردنەکان بۆ ئەکەی سوێنەکەت لەسەر لا ئەچێ ئەگەر ئەمەد نەبوو نەتوانی فصيام 3 أيام سێ ڕۆژ ئەبێ بە ڕۆژ بێ کەفارەتی سوێن سەرەتا لە خواردنی فەقیر و هەژارەکان یان جلوبەرێک بۆ کردێنن یان کۆی لە ئازادکردن لەم سیانەیە کۆ ئەبێتەوە ئەگەر ئەمەد نەتوانی دەستت نەکەوت بۆت نەگونجا ئەنجا ئەچیتە سەر بە ڕۆژوبوونی سێ ڕۆژ طبعا بە ڕۆژوبوونی سێ ڕۆژەکەش مەرج نییە هەر سێ ڕۆژەکە بەسەر یەکەوە بێت ئەمڕۆ ئەگری هەفتەی داهاتوو بەدەم یەکەوە بێ یان جیاواز بێ مانگ بێت هەر ڕۆژی بکەیتە مانگێکەوە دروستە و ئاساییە وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم